والله پیاوە ترسیان لە پڕ بڵێن شەجەریان و تیانە بیا وڵی خۆتە زانی ئەم شارە لە هەموو ڕوویەکۆی سەخ فلیم تە فلیممان وەچێ وانە بەدەست حەبە هەردە حیز بوو کلم کاتا و خەڵک لەم بێمە ئاشیا و تە فلیمی چیەکە فلیم بۆ خەڵکێکە کرێکە دڵخۆش بێت تااقەتی ئەوەی هەبێ بچێتە سینەما وانی ئەم کاتە هەر فیلمێ بکەی جگە لەوەی زەرەر لە ڕووی مادیە و لە ڕووی شخصیاتیشەوە زەرەرە من لێرە فێرگەیەکی مۆسیقامان هەیە جگە لە مۆسیقایش مامۆستا چنووری کچی هونەرمەندی گەورە مامۆستا عەباسی کەمەندیەویش دەرزی نەقاشی هەڵێتەوە هەموو جۆرە ئالەتێک لێرە ئەوترێتەوە و دواتر ستودیۆیەکی زۆر پرۆفیشناڵیشمانەیەدان یعنی ئێستا خۆت داوە کاری هونەری بە تەواوەتی وەرانی بۆ هونەرمەندانی ڕێکۆردەکەی زۆر ئەراوەڵات زۆربەی هونەرمەندەکان یەنە ئێرە لە خزمەتیان ئابین من شتێکم بیستواڵەن بە تەمای لایڤ میوزیک و شت بکەیت و گۆرانی بڵێ ئەوڵەن مایکێک هاتووە ئەڵمانیە هەر سەوتێکە بوێ یەک کەلیمەی کەسەکە ڕیکۆ دەکەیت و بە سەوتی ئەو گۆرانیەڵی ئیتوتم ئەوە کە بێت مایکەکەی کڕین بە چوار لای مۆزیک مایەکەی دەرەکەیت و خۆشتریش بە تەمای دەنگی چ هونەرمەندێک والله پیاوە ترسیان لە پڕ بڵێن شەجەریان و تیانە بیا